الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لسورة النحل جيشتنا آتي تسلوسي كخواي قول لو آتجداد فرمد وما أرسلنا من قبلك إلا رجالا نوحي إليهم وما أرسلنا روانا ما نكرد أي محمد صلى الله عليه وسلم من قبلك لبيشتودا إلا رجالا تنها بيوان من هلب جاردون كنوحي إليهم كنيقاو وحيو فرمانكاني خومان بنيرين بولان وبيان كين ببيام نيرو وبيامبري خومان بتپەرستەکانی مەکە لە دەرسەکانی ڕابردوو لە سوورەتی ئیسرا باسمان کرد کە زۆر جار پیانویان دەگردیان گوت ئەگەر خوای گەورە ویستپای پەیام بنێرێ پێغەمبەر بنێرێ مەلایکەتی دەکردنە پێغەمبەر و نێردراوی خۆی مرۆڤ و بەشەرێکی وەکو ئێمەی نەدەکردە پێغەمبەر. خوای گەورەش بە بتپەرستەکانی مەکە دەفەرمێ نەک بۆ ئێوە بۆ ئومەتانی پێش ئێوەش هەر کاتێک ویسپێتمان وەحی بنێرین و نیگا بنێرین پیاوانمان هەڵبژاردون. پیاوان مەبەستی ئەوەیە مرۆڤە بەبێ گومانیش تەبەن لە ناو مرۆڤەکاندا ئەوەی کە پێغەمبەرایەتی پێسپێردرابێ پیاو بووە. ئافرەت بەڵێ هەیە وەحی بۆ هاتووە وەکو دایکی موسا مەڕیەمە سەلامی خوای لەسەر بێ، بەڵام وەحی ئەوان تەبەن پێغەمبەرایەتی نەبووە، زۆرێک لە ئاگادارکردنەوە و خستنە دڵ بووە، بەڵام وەحی پێغەمبەرایەتی تەنها ئی پیاوانە و وەخوای پەروەردگاریش پیاوی کردوون بە پێغەمبەر و هیچ ئومەتێکیش نەبووە پێغەمبەرەکەی مەلائکەت بێ یا فریشتە بێ. وما أرسلنا من قبلك روانما نكردو أي محمد صلى الله عليه وسلم لبيشتودا إلا رجالا تنها بياوان نبي كنوحي إليهم نيقا وحيمان ناردوا بولايان فاسألوا يعني برون برسيار كان أهل الذكر لوانيك شارزان لوانيك آقاداري كتاب آسمان يكاني بيشوترن كلير أهل الذكر مبستي جولكو نصران يكان چونك جولكو نصران يكان توراة إنجيليان خوين بويوا معلوماتيان هبو لسر دينكاني بيشو دەیانزانی دینەکانی پێشوش خوای گەورەکە ناردوونی لە ڕێگای مرۆڤەوە ناردوونی نەک مەلائکەت. ئین کنتم تعلمون ئەگەر ئێوە ئین کنتم لا تعلمون ئەگەر ئێوە نازانن بۆ خۆتان بڕۆن لە کەسێکی دیکە پرسیارکە. وما أرسلنا من قبلك ڕەوانەمان نەکردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە پێشتۆدا إلا رجالا تەنها پیاوانمان هەڵبژاردوون كنوحي إليهم نيقاو وحي سرشتمان ناردوا بولايان فاسألوا برون برسيار كان أهل الذكر لوانيك آقادار وشارزان إن كنتم لا تعلمون أجر إيوة نازانا جاءوا برقي دوهم بتاني بخوي قاعدة وياساكي سر بخويا فاسألوا أهل الذكر برو برسيار كان لأهل الذكر. أهل الذكر شيء طبعا بوهر موضوعي كسيكا وایە کابرا ئەگەر پرسیاری مەسەلەن نەخۆشی و ئەوانەی هەبێ ئەهلی ذیکر دکتۆرە، وایە لە ناو دکتۆرەکانیشدا بە نمونە ئەگەر تۆ نەخۆشی باڵتینیت هەبێت دەبێت لە دکتۆری باڵتینی بپرسی، وایە نەخۆشی پێستت هەبێت دەبێت لە نەخۆشی پێست بپرسی. ئەوانیش دەبێت بەپێی اختصاص و تایبەتمەندیەکەی خۆیان پرسیاریان لێ بکرێ. و لە ناو دینیشدا ها مەرزنی ئێستا ئەوەی دیندار بوو یا عالم بوو لە هەموو شتێکی بزانێ، وایە ئەتۆ کە دەتەوێت پرسیارکەی مەفروض وە بە دوای کەسێکی دابگەڕی لەو بابەتەی شارەزابێ کە تۆ معلوماتت لێی دەوێ و ئەو کەسەشی پرسیاری لێ دەکرێت. ئەگەر ئاگادار نەبێت و شارەزانە بێ بۆی نییە وەڵام داتەوە و جواب داتەوە کە بەداخەوە خەڵکی ئێمە زۆرینەی وایە لە هەر بابەتێکدا پرسیاری لێ بکرێ تەبەن ئەوەی بە نمونە عالمە و بەناو مەلایە لە هەموو شتی جواب دەداتەوە کە ئەوە هەڵەیە. تەبەن هەم پرسیارکردنەکە پرسیارکەرەکە هەڵەیە کە هەموو کەسێک بە شایستە دەزانێت بۆ هەموو جۆرە پرسیارێک یان دکتۆرێکە پرسیاری هەر نەخۆشیێکی لێ بکرێ بە زۆری وایە جواب دەداتەوە کەم وایە بڵێ اختصاصی من نیە و ئیشی من نییە. ئەوانەی خاوەن پیشە و سنعەتیان هەیە
ئەگە ئیشێکت پێکردن یا داوای ئیشێکت لێکردن ئەگەر لی نەزانی مەفروض وها بڵێ لی نازانم. ئەتۆ ئەگەر داوای سنعەتێک دەکەی دەبێت بچێ کەسێک کە لی دەزانێ و ئەگەر کەسەکەش نەیزانی نابێ وەک دەڵێ دەستکاری ئیشێک کاکە ئیشی ئەو نییە. وما ئەرسەلنا ئەها لێرە تەبەن مەوسم ئەهلی ذیکر جوولەکەش بوون خۆ دینیشیان لەگەڵ دینی ئێمە یەک نەبووە. وایە مەسیحیەکان دینیشیان جیاواز بووە، ئیمانیان بە پێغەمبەری ئێمەش نەبووە، بەڵام ئەهلی ذیکر بوون بەو معنای ئەوان اختصاصیان و تایبەتمەندیان بریتی بووە لەوەی شارەزای کتێبە ئاسمانیەکان و چۆنیەتی هاتنی وحی بوون. وما ئەرسەلنا من قبل کە ڕەوانەمان نەکردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە پێشتۆدا إلا رجالا تەنها پیاوانمان ڕەوانە کردوون کە نوحی ئیلەیهی و نیگا و وحیمان بۆ لایان ناردووە. فەسئەلوو بڕۆن بپرسن ئەهلە ذیکری لەوانەی کە خاوەنی شارەزایی و ئاگادارین ئین کنتم لا تعلمون ئەگەر ئێوە نازانن. ئەو جار پێغەمبەران بۆچی هاتوون؟ بالبەیینات هاتوون بە چەندان بەڵگە و نیشانەی ئاشکرا و ڕوون و هەروەها وەززوبوڕ و چەندان کتێبیان پێبوون کە پڕیان بووە لە پیرۆزی و لە پند و ئامۆژگاری. ئەو جار وأنزلنا إليك الذكرى وڕەوانەشمان کردووە بۆ لای تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم الذكرى ئەو قورئانە کە پڕیەتی لە پند و ئامۆژگاری. بۆچی هاتووە قورئان؟ بەس تا خەڵک بیخوێنێتەوە نا لیتوبەیینە للناس بۆی ڕوونی کەیەوە یاساکانی حکمەکانی بڕیارەکانی ناوی بۆ خەڵکی ما نزل إليهم ئەوەی کە ئێمە بۆمان ناردوون و بۆمان ڕەوانە کردوون ولعلكم تتفكرون بە ئومێدی ئەوەی ئەوان بیر بکەنەوە لەو کتێب و پەرتوکە و وەلەو قورئانەی کە ئێمە بۆمان ناردوون. ها دیقەتی دەنێت تەمان لێرە باسی خوێندنەوەی نییە. قورئان خوێندنەوە ها چەندە گرینگە، گوێ لێگرتنی چەندە گرینگە، فێربوونی خوێندنەوەکەی چەندە گرینگتە، گرینگتر لەوەی کە ئینسان حکمەکانی ناوی یاساکانی ناوی ئەحکامەکانی ناوی بزانێ بۆ خەڵکیشی ڕوونکاتەوە. پاشان ئەو حکم و یاسایی بۆ ڕوون دەکرێتەوە بیری لێ بکەیەوە و فکر بکەیەوە لەوەی کە چۆن ئاەتەکە بۆ خۆت جێبەجێکەی یا بتوانێت لەسەر زەویدا ئیشی پێ بکەی و کاری پێ بکەی. ئەگەر ئینسان وای لێهات لەسەر لەبەر خوێندنەوەی فەتحە و کەسرە و حەرەکە و وەک دەڵێ حاڵەتە تەبەن جوان خوێندنەوەکان ئاگای لە ناوەڕۆکی قورئان نەما و لە معنای قورئان نەما و لە جێبەجێکردنی قورئان نەما ئەو کاتە قورئان ئامانجی خۆی ناپێکێ. بۆیە خوا دەفەرمێت بالبەییناتی پێغەمبەرانمان ڕەوانە کردوون هەر یەکێک لە پێغەمبەران چەندان بەڵگە و نیشانە و موعجیزەی ڕوونکەرەوەی پێ بووە تا بیسەلمێنێ کە پێغەمبەری خوایە. وەززوبوڕ و هەروەها کتێبی پیرۆز و مقەدەس و پڕپەند و ئامۆژگاریشمان بە پێغەمبەراندا ناردوون. وأنزلنا إليك وڕەوانەشمان کردووە بۆ لای تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم الذكرى ئەو ئامۆژگاریە ئەو قورئانە ئەو کتێبە هەر یەکێک لە ناوەکانی قورئان یان یەکێک لە وەسفەکانی قورئان بریتە لە ذیکر. ذیکر بە معنای ئەوەی کە دەبێ بیری لێ بکەیەوە، بە معنای ئەوەی کە دەبێ هەمیشە لەبیرت بێ. ئەو جار لیتوبەیینە للناس بۆ یاساکانی حکمەکانی ڕوونکەیەوە بۆ خەڵکی ما نزل إليهم أو حكم ياساني كروانا كراون بويان ولعلهم بأميدي وي أوان يتفكرون بيربكن ولا معناه ناو روشي أو قرآن أو جار خواي قورا لفرمد أفأمن الذين أفأمن آدلنيان الذين أو كساني مكروا يعني نخشو بلان ياندانا السيئات بنخشو بلاني خراب أي يخسف الله بهم الأرض كخواي قورا لكاتب بلان دانان دا يا بلان جيبزي كردن ياندا بناخي زوي دانان بعد أخواري چون كاتي خوي خواي قورا قاروني بزوي دا برد أخواري كاتك غضبي لقرد بتپرستكاني مكش زمانتي و دڵنیاییان لە خوا وەرگرتووە کاتێک کە خەریشی نەخشە کێشانن بۆ دژایەتی کردنی پێغەمبەر و لە ناوبردنی پێغەمبەر خوای گەورە لە ناویان نابات و بە زەویدا نایانباتە خوارێ. ئەو یەئتیەهم العەذاب یان دڵنیان لەوەی کە خوا بۆیان نانێرێ سزایەک من حەیث لا یەشعوڕون بە شێوەیەک کە ئەوان هەر هەستیشی پێ نەکەن هەر بیریشیان بۆ نەچێ خەیاڵیشیان بۆ نەچێ کە ئەو ئاەتە مەبەستی ئەو هەڵوێستەیە کە لە کاتی کۆچدا
کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستی کۆچکە بتپەرستەکانی مەکە لە دار و نەدووە لە شوێنی کۆبوونەوەکەیان خڕبوو بوونەوە بۆی نەخشەیەک دانێن بۆ ڕێگریکردن لە محەممەد صلی الله عليه وسلم یا بۆ لە ناوبردنی محەممەد. طبعا یەک لە پێشنیارەکانیان ئەوە بگوتیان با دەریکەین لە مەکەی و لە دەرەوەی مەکەی چ دەکا بابیکە، گوتیان ئەوە چارەسەر نییە، چونکە ئەگەر دەریکەین لە دەرەوەی مەکەی شوێن کەوتوەکانی لێ کۆ دەبنەوە و ئەو کاتە بەسەرماندادەن و دوای لە ناومان دەبن. هێندێکی کە گوتیان با بیگرین بیبەستینەوە لە ژوورێکی، دیسان گوتیان ئەوەش بە کەڵک نایە، چونکە شوێن کەوتوەکانی هێندە دڵسۆزن خۆی لەسەر بەکوش دەدەن دێن ڕزگاری دەکەن. ئاخر نەخشە، ئاخر پلان، ئاخر پێشنیاری کێ بوو؟ پێشنیاری ئەبوو جەهلی بوو کە وتی با بین لە هەر تیرەیەک کە مەکە 12 تیرەی لێ بوو کەسێکی شمشێر بەدەستی ئازا بێنین لە ماڵەکەی خۆیدا بۆی ڕاوەستن کە هاتە دەرێ هەر 12 کەسەکە بەیەکەوە شمشێرەکەی لێدەن کە کوشتیان. طبعا 12 تیرەین جارێ بنەماڵەی محەممەدی پێمان ناوێرن طبعا تۆڵەمان لێ بکەنەوە بە 12 ناچار دەبن خوێنمان لێوەرگرن کە خوێنشیان داوا کرد چیان ویزدیان دەینێت، چونکە بە 12 تیرە هیچمان لەسەر ناکەوێت. شەیتان کە طبعا دەڵێن لە شێوەی پیاوێکی نەجدی طبعا خۆی خست بۆ ناو کۆبوونەوەکەی، ئەوە پێشنیارە تەواوەکەیە. جا خوای گەورە دەفەرمێ ئێوە نەخشەتان کێشا، پلانتان دانا بۆ لە ناوبردنی محەممەد صلی الله عليه وسلم، بەڵام زەمانەتتان پێدراوە خوای گەورە لە کاتی دانانی نەخشەکە یا جێبەجێکردنی نەخشەکە خوای گەورە بە زەویدا ناتان باتە خوارێ. فعلا ئەوان نەخشەیان دانا بۆ لە ناوبردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خوای گەورە ئەوانی لەنا نەبرد چونکە حکمەتەکەی وابوو ئەو کاتە بە شێوازێکی دیکە پێغەمبەری ڕزگار کرد کە ئەوان هەر فکریشیان لێ نەدەکردەوە. فعلا شەو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژوورەکەی خۆیدایە بە یەقینی هەر 12 کەسەکە بە شمشێرەوە دەستنە بن دەرگایەکەی، طبعا تەنها یەک دەرگاشی تێدایە و شمشێرەکەشیان حازر کردووە بۆەوەی بیدەن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەموو پێوەرێکی عاقڵی پێغەمبەر کۆتایی پێهاتبوو. بەڵام خوای گەورە بە شتێکی زۆر بەسیط بۆ خوا خوای گەورە تەنها پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ دەرێ و مشتەخۆڵێکی هەڵگرە، مشتەخۆڵێکی هەڵگرتووە و زۆرێک لە عولەما دەفەرمون سەرەتای سوورەتی یاسینی خوێندووە وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا، خۆڵەکەی هاویشتووە و وەک دەڵی چاویان لە ئاس پێغەمبەردا صلی الله عليه وسلم کوێر بووە، پێغەمبەر بە سەلامەتی ڕزگاری بوو، ئەوانیش هیچیان دەست نەکەوت. نەخشەی ئینسانی شتێکە و وەک دەڵی بڕیاری خوا شتێکی دیکەیە. جا ئەفە ئەمینە الذینە، ئایا دڵنیان ئەو کەسانەی کە نەخشە و پلانی خراپیان دانا بۆ لە ناوبردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی یەخسیف بهم الأرض، کە خوا ئەوان ناباتە خوارێ بەناخی زەویدا یان زەوی بەژێر پێیان داناباتە خوارێ، ئەو یەئتیەهم العذاب، یا دڵنیان لەوەی کە نایە بۆیان سزا من حیث بە شێوەیەک یا لە شوێنێکەوە لا يشعرون کە ئەوان هەر هەستیشی پێ ناکەن، ئەو یان یەأخذەهم خوای گەورە دەتوانێت بیانگرێ سزایان بدا فی تەقەلوبهم لە کاتی هاتوچۆکردن و سەفەرکردن و گەشتکردندا کە فەما هم ئەو کاتەی کە خوا ویستی سزایاندا ئەوان بە هیچ شێوەیەکی ناتوانن بیمعجزین لە سزای خوا خۆیان ڕزگارکەن و لە سزای خوای گەورە دەربازیان نابێ بە هیچ شێوەیەکی. ئەو یەأخذەهم یان ئەگەر خوای گەورە بیەوێ دەیانگرێ فی تەقەلوبهم لە کاتی هاتوچۆکردن و گەڕان و سەفەرکردندا فەما هم بمعجزین ئەو کات ئەوان بە هیچ شێوەیەکی ناتوانن لە سزا و تۆڵەی خوای پەروەردگار ڕزگاریان ببێ. ئەو یان دەفەرمێ یان یەأخذەهم خوای گەورە دەتوانێت لە ناویان ببە سزایان بدا عەلا تەخەوفیم، عەلا تەخەوفین لە کاتێکدا کە لەژێر ترس و هەڕەشەدانا، کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو ئێوە ئەگەر ئیمان نەهێنن خوا عقوبەتان دەدا و خوا سزاتان دەدا، لەلایەک گاڵتەیان پێدەکرد، لەلایەکی دیکە دەترسان، چونکە دەیانزانی محەممەد ڕۆ ناکات لە ناقەوە، دەیانزانی ئەوەی محەممەد دەیڵێ ڕۆژێک هەر دێتە جێ، بۆیە بەردەوام کە دژاتی پێغەمبەریشیان دەکرد صلی الله عليه وسلم
ترسیشیان هەبوو ئەو قسانەی پێغمبەریان صلی الله عليه وسلم لەسەردا جێبەجێ ببن. بۆیە خوا دەفەرمێت ئەو یەأخوذەهم یان دەکرێ خوای گەورە سزایان بدا لە ناویان ببە على تخوف لەو کاتانێک کە ئەوان لەژێر ترس و دڵەڕاوکێ و قەلق و دوودڵیدان، بەڵام خوا دەفەرمێت فإن ربكم بێگومان پەروەردگارتان ئاگاتان لێبێ ئەی خەڵکیدا مسلمانی کافری هەتا بتپەرستەکانیش لە بەرامبەرتاندا لە ڕەئوف زۆر دڵسۆزە، زۆر سۆزی هەیە. خوای گەورە پێش ئەوەی لە ناویان ببە ئاگاداریان دەکاتەوە، پێش ئەوەی سزایان دەدات چەندان ئینزاریان بۆ دەردەچوێنێ بەشکم تەوبە بکەن و پەشیمان ببنەوە. فعلا زۆرێکیش لەوانەی کە تەنانەت لە داڕونەدۆش لە نەخشەدانان بوون دواتر بوون بە مسلمان یان لە نەوە وەچەکانی ئێوان خەڵکی مسلمان پەیدا بووە. فإن ربكم بێگومان پەروەردگارتان بە دڵنیاییەوە لە ڕەئوف زۆر دڵسۆزە و زۆر بەسۆزە، ڕەحیم زۆریش میهرەبان و بەبەزەیە. ئەو جار خوا دەفەرمێت ئەوە لەم یەڕەو ئەوە بۆچی تەماشا ناکەن، سەرنج نادەن ئیلا ما خەلق الله بۆ ئەو شتانەی کە خوا دروستی کردوون من شەیئین لە شتەکان. ئەوە لەم یەڕەو ئەوە بۆچی تەماشا ناکەن، سەرنج نادەن ئیلا ما خەئیلا یعنی بۆ لای ما ئەو شتانەی کە خەلق الله من شەیئین دروستی کردوون خوای گەورە لە شتەکان. يتفيأ ظلاله خوای گەورە يتفيأ يعني لا دەدا ظلاله سێبەری دارەکان و درەختەکان یا شتەکان، نەکەری دارەکان تەوەن دار سێبەری هەیە، بەر سێبەری هەیە، دیوار سێبەری هەیە، مرۆڤ سێبەری هەیە، وایە يتفيأ ظلاله يعني لار دەبێتەوە و شوێنی خۆی دەگۆڕێ سێبەرەکەیان، هەندێک جار عنی اليەمینی، هەندێک جار سێبەرەکە بەراو لای ڕاست دەڕوە، والشەمائلی هەندێک جار بەلای چەپدا دەڕوە. ئەو سێبەرە چییە؟ ئەو کە گۆڕانی بەسەردادەی خوا دەفەرمێت سوجەدەن لله ئەوە کڕنۆژبردن و ملکەجبوونە بۆ ئەمری خوا. خوای گەورە وای داناوە دەنا ئەگەر خوا حەزی لێبێ سێبەر هەر نابێ یان سێبەرەکە لە یەک شوێنی دەبێ، بەڵام گۆڕانکاری بەسەر سێبەر دادێ، سێبەر کە مرۆڤ ینی دروستکراوە حەقیقیەکە نییە، وایە ڕسمی ئەوەکەیە یعنی ئی دروستکراوەکەیە ملکەتی ئەمری خوای گەورەیە و لە ئەمری خوا لا نادا. ئێوە ئەی ئینسان چۆن دەکرێت لە ئەمری خوای پەروەردگار لادن؟ ئەوە لەم یەڕەو ئەوە بۆچی تەماشا ناکەن ئیلا ما خەلق الله بۆ ئەو شتانێک کە خوای گەورە دروستی کردوون من شەیئین لە هەموو شتێک. يتفيأ ظلاله يعني لار دەبێتەوە و دەگۆڕدرێ سێبەری شتەکان نەخودی شتەکان، هیچ مەخلوقاتەکان ملکەتی خوان، سێبەرەکەشیان ملکەتی خوایە. دروستکراوەکان بۆ خۆیان بە ئەمری خوا تەبەن گەورە دەبن، گچکە دەبن، لار دەبنەوە، سێبەرەکەشیان هەر ملکەتی ئەمری خوایە. کەچی ئینسان ئەوەندە جاری وهایە عیناد و یاخیە بەقەدەر دارێک، بەقەدەر بەردێک و بەقەدەر سێبەری دروستکراوێک ملکەتی ئەمری خوای پەروەردگار نابێت و لە ئەمری خوای گەورە لا دەدا. يتفيأ ظلاله لا دەدا سێبەرەکەی عن اليمين بەرەو ڕاست و بەرەو چەپ سجدا لله وەکو کڕنۆژبردن و ملکەجبوون بۆ ئەمری خواجا دەفەرمێت وهم ئەوان یعنی دروستکراوەکان هەر هەمویان داخڕون ملکەت و گوێڕایەڵی فەرمانی خوای پەروەردگارن و هیچیان لە بەرامبەر خوای گەورەدا خۆیان بە گەورە و بەشت نازانن، وەکو ئینسان تەکەبور دەکات و خۆڵ دەکێشێت و لە ئەمری خوا لا دەچێت. ئەوە لەم یەڕەو ئەو بۆچی تەماشا ناکەن ئیلا ما خەلق الله من شەیئین بۆ ئەو شتانەی کە خوای گەورە دروستی کردوون يتفيأ ظلاله لا دەدا سێبەری شتەکان عن اليمين والشمائل بەلای ڕاست و چەپدا سجدا لله هەمویان کڕنۆژ دەبن بۆ خوا و ملکەتی ئەمری خوان، پاشان وهم داخڕون ئەوان لە بەرامبەر خوادا خۆ بەکەم دەزان و خۆیان بەدەستەوە دەدەن. ئەو جار دەفەرمێت وەلیللاهی بۆ خوا یەسجود و کڕنۆژ دەبن ملکەت دەبن ما فی السەماوات وما فی الأرض هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویشدا هەیە من دابەتین لەو گیاندارانەی کە دەخشکێن و دەڕۆن لەسەر زەوی والمەلائکەت و هەرچی مەلائکەت و فریشتەش هەیە هەمیشە لە ئەمری خوای پەروەردگاردایە وهم لا يستكبرون ئەوان قەت خۆشیان لە بەرامبەر فەرمانی خوای گەورەدا بە گەورە ناگرن. ئینسان وەکو مێرولەیەکی پێ ناکرێ، مێرولەیەک
بأمر خواناك أو يديك بأمر خوا ديك پێشولە و مێشولەیەک بێ ئەمری خوا ناکە تەنانەت مار و دوو پشکێکیش کە بە کەسێکی دەوەدەدەن یان جوڵەیەکی دەکەن حرەکەیەکی دەکەن بە ئەمری خوا دەیکەن بێ ئەمری خوا حرەکەیەکی ناکەن ئەوەی بێ ئەمری خوا حرەکە دەکات و بێ ئەمری خوا هەڵدەستێ و دادەنیشێت تەنها ئینسانە خراپەکارەکانن وە جنۆکەکانن کە خوای گەورە جۆرێک لە ئیختیاری پێداون بەڵام ئینسان بەو عەقڵەش کە هەیەی بەو تایبەتمەندیانەش کە هەیەی بەوەش کە خوای گەورە مەخلوقاتەکانی هەمووی خستۆتە خزمەتی مرۆڤ بەقەدەر گیاندارێک ملکەتی ئەمری خوای نییە خوا بۆیە دەفەرمێ ئەوە لەم یەڕەو بۆچی تەماشا ناکەن ور نابنەوە ئینسان ئەگەر ور ببێتەوە سەرنجدا لای کەمی دەبێت بەقەدەر دارێک کە ملکەتی ئەمری خوایە گوێڕایاڵی فەرمانی خوای گەورە بکەیت بەقەدەر مێرولەیەک مێشولەیەک ئینسان گوێڕایاڵی خوا بێ وللهی بۆ خوا یەسجود و ملکەت دەبن و کڕنۆش دەبن ما في السماوات وما في الأرض هەرچیەک لە ئاسمانەکان و لە زەویدایە من دابەتین لە گیانداران و لەوانەی دەخشکێن و دەڕۆن بەسەر زەوی والمەلائکەت و فریشتەکانیش بە هەمان شێوە طبعاً کڕنۆش و ملکەتی ئەمری خوان پاشان دەفەرمێ وەهم لا یستەکبرون ئەوان لە بەرامبەر بەندایەتیکردن و گوێڕایاڵیکردنی خوادا خۆیان بە گەورە نازانن ئەی چ دەکەن هەمیشە یەخافونە لەگەڵ ئەوەی گوناهیان نییە تاوانیان نییە هەمیشە ئەمری خوای جێبەجێ دەکەن کەسی یەخافونە ڕەبەهم دەترسێن لە پەروەردگاریشیان کە من فەوقهم بەسەریانەوەیە ئێمە بێ ئەمریش دەکەین بێ ئەمریشمان کردووە تاوانیشمان کردووە خراپەشمان کردووە جاری وایە ناترسین جاری وایە ترسەکەمان لە دڵیدانە مەلائیکەت گوناهیش ناکەن مەخلوقاتەکانی کە بێ ئەمری خواش ناکەن لە خواش دەترسن ئەی ئینسان ئەگەر بێ ئەمری خوای کرد و لە ئەمری خوا دەرچوو بێگومان ئێمە شایستەترین کە ولا پێشترین کە بترسین یەخافونە ڕەبەهم دەترسن لە پەروەردگاریان من فەوقهم کە بەسەریانەوەیە پاشان دەفەرمێت وەیەفعەلونە جێبەجێ دەکەن مەلائیکەتەکان و فریشتەکان ما یؤمەڕون هەرچی فەرمانیان پێکراوە کە معلومە مەلائیکەت هیچ کاتێک بێ ئەمری خوا و بێ فەرمانی خوا ناکەن نەک هەر مەلائیکەتەکان تەنانەت گیاندار و بێگیانەکانی سەرزەویش جگە لە ئینسان و جنۆکە ويفعلون جێبەجێ دەکەن ما يؤمرون ئەوەی کە فەرمانیان پێکراوە وقال الله خوای گەورە بە ئینسانەکانی فەرموو لا تتخذوا مەگرن بە خوای خۆتان و مەیپەرستن ئیلاهەین اثنەین دوو پەرسترا و دوو خوا جا دوو یعنی سێش چواریش یعنی خوا یەکە و نابێ بە دووش پەرسترا و تاقە و نابێ بە دووش کە نەبوو بە دوو نابێ بە سێش وایە نابێ بە چواریش نابێ بە بیست و بەدەش ئینسان و هەموو مەخلوقاتێک لەسەر زەوی تەنها یەک خاڵق و یەک بەدیهێنەری هەیە کەواتە دەبێ یەک پەرستراویشمان هەبێ خاڵقمان یەکە مرێنەرمان یەکە ئەوەی دەمانژێنێ یەکە ئەوەی ڕزقمان دەدا یەکە ئەوەی زیندوشمان دەکاتەوە هەر یەکە ئەوەی باشت و جەهەنەمیشی بەدەستە هەر یەکە کەواتە ئەوەی دەیپەرستی و خۆشت دەوێ و لێی دەترسی و بە قسەی دەکەی و ئەمر و نەهی لێوەردەگری هەر دەبێ یەک بێ وقال الله خوای گەورە فەرمووی لا تتخذوا مەگرن مەپەرستن مەیکەن بە خوای خۆتان هەموو معناکانی هەرڕاستن ئیلاهەینی دوو پەرستراو ئیثنەینی بۆ تەئکیدکردنەوەی دوو خوا و دوو پەرستراو ئینەما بێگومان تەنها هو یعنی پەرستراوی ئێوە ئەوەی ئێوە دەبێ بپەرستن ئیلاهٌ واحد تەنها و تەنها یەک تاکە پەرستراوە ئەو یەک تاکە پەرستراوەش کێیە خوا دەفەرمێ فەئیایە تەنها و تەنها من فەرهەبون لە من بترسن و لە کەسی دیکە مەترسن و ترسی کەسی دیکەتان با لە دڵدانە بێت چونکە جگە لە من کەسێکی دیکە ناتوانێت نە قازانجت پێ بگەێنێ نە زەرەریشت پێ بگەێنێ نە زەرەریشت لێدادا وایە جگە لە خوا بۆ من و تۆ هیچ کەس هیچی بەدەست نییە کە هیچی بەدەست نەبێ بۆ لێ بترسم ناتوانێت بمرێنێ ناتوانێت ڕزقم بدا ناتوانێت نەخۆشم کە ناتوانێت شەلم کە شوێرم کە بۆ لێ بترسێم یعنی کە خوا هەموو شتەکانی بەدەستن وقال الله خوای گەورە فەرمووی لا تتخذوا ئیلاهەین اثنەین مەپەرستن و مەیکەن بە خوای خۆتان دوو پەرسترا و دوو خوا ئینەما بێگومان تەنها هو پەرستراوی ئێوە ئیلاهٌ واحد یەک تاکە پەرستراوە فەئیایە بەس من فەرهەبون بترسن
خۆی فەرهەبوونە ئییا یعنی تەنها و تەنها لە من بترسن لە کەسێ دیکە مەپەرست وەلەهو دیسان دەفەرمێ بۆ خوایە هی خوایە مڵکی خوایە ما في السماوات وما في الأرض هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە لە ئاسمانەکان و زەویدا شتێک نییە غەیری خوا ساحیبی بێ غەیری خوا بەدی هێنا بێ غەیری خوا بتوانێت لێت بستێنێتەوە لێت وەرگرێتەوە وەلەهو ئی خوایە و بۆ خوایە ما في السماوات وما في الأرض هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە مادام هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە مڵکی خوایە و ئی خوایە کەواتە بە هەمان شێوەش دەفەرمێ وەلەهو و هەر بۆ ئەو خوایەشە الدین یعنی گوێڕایەڵیەکی واصل تەواو و بەردەوام مادام هەموو مەخلوقاتەکان ئیخوان کەواتە هەموو گوێڕایەڵیەکانیش بە هەمیشەیی و بەردەوامی هەر دەبێ بۆ خوا بوون هەموو دینداری و ملکەت بوونێک ئینسان کە بڕیاری دەدا و دەیکە دەبێ بۆ خوا بیکە وەلەهو الدین و بۆ خوایە الدین یعنی گوێڕایەڵی و ملکەتی واصبە تەواو و بەردەوام بۆیە خوا دەفەرمێت ئەفەغەیڕ الله ئایا ئێوە جگە لە خوا ئێستاش دوای ئەو هەموو ڕاستیانە ئەفەغەیڕ الله ئایا ئێوە جگە لە خوا تەتەقون لە کەسێکی دیکە دەترسن خۆپارێزی لە کەسێکی دیکە دەکەن دەتانەوێت کەسێکی دیکە وەک دەڵێ لە جێی خوادانێن و بیکەنە شەریکی خوا ئەفەغەیڕ الله ئایا ئێوە جگە لە خوای گەورە تەتەقون دەتانەوێت لە کەسێکی دیکە بترسن یا خۆپارێزی لە کەسێکی دیکە بکەن ئەوجار خوای گەورە زیاتر پێمان دەفەرمێت وەما بیکم من نیعمەتی هەرچی بۆتان هاتۆتە پێشێ لە نیعمەت و چاکە لەکوێ ڕەهاتووە فەمن الله لەلایەن خوا ڕزقت وایە لە ساغیت تەمەنت سەرکەوتنت وایە هەناسەدانت ڕۆیشتنت ژیانت ئەو عیلم و عەقڵ و بیرکردنەوە و نیعمەت و خۆشیەکانی دنیات و قیامەتیشت هەمووی لەکوێوە بۆ دێ هەمووی لەخوا بۆ دێ وەما بیکم هەرچی هەیە بۆ ئێوە هەرچی تووشی ئێوە بووە هەرچی هاتۆتە پێش بۆ ئێوە ئەوە من نیعمە لە چاکە و لە باشە فەمن الله لەلایەن خواوەیە ئەوە یەک تەمەنەوە حەقیقەتێکە هەمومان دەزانین غەیری خوا ناتوانێ بڵۆپە ئاوێکت بۆ دروستکە وایە یەک بڵۆپە ئاو قەترە ئاوێک پەکت کەوێ لەسەری غەیری خوا ناتوانێت بۆ دروستکە نەک شتەکانیکە ئەوە هەرچی هەتە ئی خوایە ثم پاشان ئیدا مەسەکم کاتێکیش کە توشتان دەبێ الضڕ و ناڕەحاتی و ناخۆشی مرۆڤ تەبیعەتی چۆنە لە کاتی تنگانە و لە کاتی ناخۆشیدا فەئیلەیهی هەر بۆ لای خوای تەجئەڕون پەنا دەبات و هاوار دەکات و دەلاڵێتەوە ئینسان ئەگەر لە خۆشیشدا ئیعتراف نەکا بە خوایەتی خوا لە کاتی تنگانەدا ناچارە هاوار کاتە خوا چونکە دەزانێت بێخوا وەجێ گەلە خوا کەسێکی دیکە هیچی پێ ناکرد وما بكم من نعمة فمن الله ئەوەی کە هەتانە و توشتان بووە لە خێر و چاکە لە خواوەیە ثم إذا مسكم پاشان کاتێک کە توشتان دەبێت زەرەر و زیان و ناڕەحەتیەک فەقیریە نەخۆشیە تنگانەیە هەرچیەکە فەئیلەیهی هەر بۆ لای خوا تەجئەڕون یعنی پەنا دەبەن و هاوارتان بەرز دەکەنەوە بەس تەبیعەتی ئینسانی کافر و بێدین یا ئیمان لاواز چۆنە ثم إذا كشف الضر پاشان کاتێک کەشەفە یعنی لای برد هەڵی گرت الضر عنكم زەرەر و زیان لەسەر ئێوە خوا ئیذا ئەو کاتە فەریق منکم کۆمەڵێک لە ئێوە برەبیهم بە پەروەردیگارتان چ دەکەن یوشریکون هاوبەش بڕیار دەدەنەوە لەگەڵ خوادا پەنا بۆ کەسێکی دیکە دەبن هاواری کەسێکی دیکە دەکەن خۆشەویستیتان بۆ کەسێکی دیکە دەردەبڕن لە کەسێکی دیکە دەترسن ثم پاشان ئیذا کاتێک کەشەفە هەڵی گرت خوا الضڕ ئەو زەرەر و زیانەی کە توشتان بووە لە ئێوە ئیذا فەریقون ئەو کاتە کۆمەڵێک منکم لە ئێوە برەبیهم بە پەروەردیگاریان یا لە بەرامبەر پەروەردیگاریاندا یوشریکون هاوبەش و شەریک بڕیار دەدەن جا هاوبەش و شەریک بڕیاردانەکە هەر ئەوە نییە شتێکی دانەی سوزدەی بۆ ببەیت ئەگەر پێت وابێ غەیری خوا نیعمەتەکانی بەدەستن غەیری خوا دەتوانێت زەرەرەکانت لەسەر لابا غەیری خوات کەسێکی دیکە خۆشویست لە غەیری خوا لە کەسێکی ترسای یعنی شەریک و هاوبەشت بۆ خوای گەورە بڕیارداوە خوا پەناماندا و ئاەتەکەی دیکە تەکمیلەی ئەو ئاەتانە دەکەن صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه